طبعا مێژووی داگیرکاری نەک هەر داگیرکاری تورکیا مێژووی داگیرکاری لەسەر خاکی کوردستان بە گشتی و بە تایبەتیش باشووری کوردستان و تایبەتتریش لە ماوەی 28 ساڵی ڕابردووی ئەوستا تۆ بچووکەی کە لە هەرێمی کوردستان بە ناوی باشووری کوردستان دروست بووە مێژوویەکی تازە نییە ینی مێژوویەکی درێژخایەنی هەیە بەڵامەوەی کە زۆر زەقە لە ئێستادا زۆر بەربڵاوە ئەو ساڵانێکە بە شێوازی جیاواز واتە بە میکانیزمی جیاواز بە قۆناغی جیاواز و بە شێوازی جیاواز بەڕێوە براوە داگیرکاری دەوڵەتی تورکیا لەسەر هەرێمی کوردستان. طبعا ئێمە زۆر جار کە باسی داگیرکاریەکرێ ینی تەنیا لە چوارچێوەی داگیرکاری سەربازیە خوێندنەوەی بۆ کرێ پێم وایە ئەمە خوێندنەوەیکی هەڵەیە تۆ بێ ورتر لەسەر قەزەی داگیرکاری خوێندنەوەی بۆ بکەی ورتر بوەستی لەسەری و هۆکارەکان مەسەلەن بخەیتە پێشچاو و چارەسەریەکان مثلەن چییە بەپێی چین و جیاوازەکانی کۆمەڵگە هەریەک لە ئاستی خۆیەوە مەسئولیەتی خۆی لەو بارەوە چی بەرەکەوێت بەو شێوەیە ئێمە ئەو پرۆسەیە پێشخین پرۆسی چارەسەری پێشخین جا ئێمە گەرباز بکەین پرۆسی ئێستا وەلەو داگیرکاری بە شێوەیەکی تەدەخلاتی سەربازی لەسەر هەرێمی کوردستان لە 94ەوە بەڕاستەوخۆ هێزەکانی تورکیا لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە و سەربازگەکانیان ڕۆژ بە ڕۆژ فراوانترەکەن حتا تەدەخل ماف بەخۆیان نەدەن کە ینی ئێستا خۆتان نەزانن بەردەوام تۆبارانکردنی ڕاستەوخۆی هەرێمی کوردستان هەیە جاران ئەگەر مەسەلەن بیانوەکان هەبوونی پەکەکە بوو بێ ئێستا ڕاستەوخۆ ئەو گوندنیشان خەڵکی گوندنشینان بە بەردەوامی ڕوبەڕووی تۆباران و دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا بە شێوەی سەربازیە بنەوە بەڵام لە ڕاستیدا لە پاڵ هەموو ئەمانەدا شێوازی تری داگیرکاری هەیە کە زۆر مەترسیدارترە کە ئێمە پێویستە بەقەی قەزیە سەربازیەکە لەسەرم لایەنانە بوەستی تۆ مەسەلەن ئەگەر باس لە ڕەوشی پەروەردە بکەیت لە ڕووی پەروەردەییەوە مەسەلەن داگیرکاری لە چوارچێوەی پەروەردەیی داگیرکاری اقتصادی هەیە داگیرکاری علام و ڕاگەیاندن کە مانە مەسەلەن وەسیلەن بە وەسیلەی جیاواز مەسەلەن پرۆسی داگیرکاری پێبەڕێوە براوە جا ئەمانە مەسەلەن تۆ گەر بەم شێوازە بیبینی چی سەبەبی ئەوە بۆ کە ئێمە گەیاندۆتە ئەم قۆناغە مەترسیدارە کە ئێستا هەناسەدانیش لە هەرێمی کوردستاندا بێ بە ئیجازەی دەوڵەتی تورکیا بێ وای لێ هاتووە بەڕاستی ژینگەکەشمان لەژێر دەسەڵاتی ئەوانە طبعا ئەو نخبە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا ماوەی 28 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستانیان بەدەستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هاوکار بوون بۆ ئەوەی کە داگیرکاری بەم شێوەیە بەڕێوە بچێت لەبەرەوەی کە کۆنتاکتێکی ڕاستەوخۆیان لەگەڵ ئەوانە هەیە و مەسەلەن لە پێناومانەوەی کورسی و دەسەڵات و پێگەی حیزبی یاخود پێگەی شخصی یاخود پێگەی بنەماڵەیی ئەمان بە هەموو شێوەیەک ڕێگە خۆشکردن بۆ ئەم داگیرکاریە لە هەمان کاتێ ململانەی سیاسی و ناوخۆیی لە هەرێمی کوردستاندا کە لایەنەکان ململانەیەکی سیاسی و ناوخۆیی زۆر جار دروستە بێ ئەمان بە مافی خۆیان ێزانن کە تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەدەخل بکە و چۆن لە سیوەیەکی ئابابینیمان مەسەلەن خیانەتی سیوەیەکی ئاب دروست بوو ئێستاش ئەم خیانەتە ڕۆژانە بەردەوام دووبارە بێتەوە بەڵام تاکی کوردی ئەمە بەداخەوە یعنی ئەمە زۆر بە زەقی نابینێ لەبەرەوەی کە داواکاریەکانی خەڵک مەسەلەن پچوو کراونەتەوە داواکاری خەڵک تەنیا لە چوارچێوەی موچەدا کورت کراوەتەوە داواکاری خەڵک لە چوارچێوەی خۆشگوزەرانی و ئینتەرنێت و کارەبا و پێداویستە سەرەتایەتیەکانە کورت کراوەتەوە ئەسڵ و جەوهەری مەوزوعەکان کەوتونەتە قۆناغی دووەم لە عقلەتی خەڵکە هێشتا خەڵک پێویست ناکە بە عقلەتی و باسی داگیرکاری بکەیت خواستێکی لە دژی دەنگی ئازادیخوازانەی گەلی کورد شۆڕشی گەلی کورد وەستانەوەیەکەیە بەڵام چی پاڵپشتە بۆ ئەمە بە تەکید خیانەتی ناوخۆی پاڵپشتە ئێمە بینیمان لە ڕابردوودا چەند هەواڵی تر و چەند کادری تری باڵای پەکەکە لە ناو خاکی باشووری کوردستان و بەگشتی لە ناو خاکی کوردستان شەهید کراون کە ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ بەڵگەی مەلموس هەیە کە پشتیوانی ناوخۆیی هەبووە پشتیوانی حیزبە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەمانە هەبووە یعنی بەڕاستی قۆناغەکە گەیشتۆتێک یعنی خەڵک پێویستە قبوڵی ئەمانەکە خەڵک لەبەرەوەی تۆ کە مەترسیەکە بۆ ئەوانە بینیم ڕاستەوخۆ مەترسیە بۆ سەر ژیانی تاک بە تاکی خەڵکی هەرێمی کوردستان وشکو و ئیرادەی تاکی کوردستان بە عام تێکشکاندراوە یعنی تۆ لە شکو و لە کەرامەتی تاکی کوردی درێ بۆ ئەمە تۆ گەر پێش ئەوەی داوای نانت بکەی پێویستە داوای شکۆی خۆت بکەیت داوای وەرگرتنەوەی حەق و ماف و کەرامەتی شخصی خۆت بکەیت هەر کاتێک تاکی کورد بەڕێی من گەیشتە ئەم قۆناغا ئێمە ئەتوانین زۆر شت بگۆڕین و بەداخەوە من پێم وانە دەوڵەتی تورکیا ئەگەر پاڵپشتێکی گەورەی نێودەوڵەتی لە پشت نەبێ بتوانێت ڕاستەوخۆ بەو شێوەیە تەدەخل لەسەر خاکی هەرێمی کوردستان بکە یاخۆ ڕۆڵەکانی گورد بەو شێوەیە بە ئامانج بگرێت چونکە وەلەو مێژووی خیانەت لە ناو گەلی کووردا مێژوویەکی کۆنی هەیە کورد بۆ خۆی ئەمە مێژوویەکی ناشرین و تاڵ و دوور و درێژی هەیە بەداخەوە بەڵام لە ئەمڕۆدا بۆ ئێمە عیبەیە بۆ ئێمە شوورەیە لەبەرەوەی ئێمە تەنانەت نەمانتوانی و ئەزمونێک لەو هەموو فەشەلەی ڕابردووی خۆمان وەربگرین بەڵام موچە
لێداویستی سەرەکی ژیانی خەڵکە بۆیە بە بەرنامە ئیش لەسەر ئەمە کراوە و ئێمەش کاتمانەوە بۆی کامانە کاڵ بکەینەوە ئەوەی لە زیینی وەرتێشە بزارێت ئێستا ینی بۆچی نارکۆتی نێوان لایەنە سیاسەکان بکاتەوە ئەستی کە سەنگە بەرامبەر یەک بێت ئەمە تەنها ناکۆتیشی نێوان دوو لایەنە یا خودبەڕاستی ئەمە بەشێک لە پرۆسی داگیرکاری بەسەر طبعا يعني پەیوەندی بە ناکۆکی نێوان لایەنەکانەوە نییە ناکۆکی لایەنەکان لەسەر بنەمای بەرژەوەندی نەتەوەکەی خۆت پێشکەوتووە ینی لایەنێک یان چەند لایەنێکی تر کە ڕاستەوخۆ پشتیوانی ئەو یان ناڕاستەوخۆ پشتیوانی ئەویان کردووە کە داگیرکاری لە هەرێمی کوردستاندا بوەستێنرێ یعنی قەزێکە ئەوە نییە کە ئەمە هەر ئەوەیە کە خواستی لایەنێکی سیاسی لە پشتە و بە هەموو شێوەیە پێشڕەوەکانی دەوڵەتی تورکیا قبوڵە و خۆشی پێشەنگایەتێکا لەگەڵ یانە ئێمە بینیمان جەندەرمە بەتاکید پارتی دیموکراتی کوردستان واضح ینی تاکێک نیە لە هەرێمی کوردستانم حقیقەتە ئێستا هەست پێنەکە درک پێنەکە ئیرادەی خەڵکی ئازادی خواست لە هەموو کاتێک پێشەنگە لە هەموو قەزیاندا ئەکری ئێمە هەموو ئەمانە ڕێگر بین بە دروستکردنی هاودەنگی مثلەن ئێمە پێویستمان بە گونجاندنی یاخود دروستکردنی زمینەیەکی سیاسی لەبارە بۆ ئەوەی کە مەسەلەن ئێمە هەموو لایەنە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکەینەوە لەسەر هەموو ئەم قەزیانە ئێمە پێویستە هەڵوێستەمان هەبێ وەستانمان هەبێ و پێویستمان بە پشتگیری هەموویەتی بۆ ئەمە من پێم وایە خەڵک جارێکی تر وەکو تاکیش پێویستی بە پەروەردەیەکی دروستە مثلەن خەڵک وەکو وتم بابەتە جەوهەریەکانی لەلا بۆتە بابەتی لاوەکی بابەتە لاوەکیەکانیش بنێتە بابەتی سەرەکی ئێمە پێویستمانە جارێکی تر تاگ لەسەر بنەمای خۆشەویستی خاک و نیشتیمان پەروەردە بکەین ئینتیما بۆ تاگ بگەڕینەوە هەر کاتێک تۆ توانیت تاگ دروست بکەیتەوە ئەتوانین کۆدەنگێکی نیشتیمانی دروست بکەین